شوێنی کوردستانن کاکە دەزانی پێم گوتون سڵاو لە قوتابیانی عزیز و خۆشەویست لە شوێنی کوردستانی عزیزم دەزانێت پێم گوتووی هەموو پرسیارەکان و هەموو بابەتەکان تۆمار دەکەم و مۆبەڵینی خۆم دەبمە سەر پشتیان بەخوای گەورە جا تۆ شتێکیشت پێ بڵێم کە زۆر گرنگە لێرە ئەوش ئەوەی بیزانی کاکە لە شەوازی وزاری و لە شەوازە گرنگانی کە لە مەکتەبێ پرسیار بۆ دێتە مامۆستا ئەمن ئاماژەی پێ دەکەم اینجا پرسیارەکان بێ ئەوەی کە وەڵامەکاندا بە شیکاریان دەکەین ئەوەش تەنها لە پێنە ئەوەی باشترین تێگەشتن بۆ تو قوتابی خۆشەویست و عزیز دروستکەین قوتابیانی عزیز دەزانی ئەو بابەتە نیوەی قوتابیانی پۆلی دوانزە زەندەقیان لێن چووە کە لە کاتێکیشدا بەخۆی هیچ نییە زۆر ئاسانە زۆر ئاسانە باشە بۆ وابێ چونکە تێگەشتێکی باشی بۆ دروست دەبوو لەگەڵم بە بابزانین چۆن دەتوانین ئەو بابەتە بە ئاسانی شی بکەینەوە و پرسیارە ساگەکانشی لەسەر شیکار بکەین قوتابیانی عزیزی من باری هاوسەنگی کە بابەتێکی زۆر گرینگە و هەموو ساڵی پرسیاریش لێ دێتەوە کاتێک کە باس لەباری هاوسەنگی دەکەی ئەتو دوو دانە مەرجت هەیە مەرجی هاوسەنگی جێگۆڕ و مەرجی هاوسەنگی بەخول ئەو دوو مەرجە لە تەنێکدا هەبوون ئەو تەنت پێ دەڵێن لەباری هاوسەنگیدا باشە مەرجەکان چن لەباری هاوسەنگی جێگۆڕ ئەمە دەڵێن بەرئەنجامی هێزەکان ئەو هێمایەتی یعنی بەرئەنجامی هێزەکان یەکسانە بچی بە سەفر واتە مەرجی یەکەم دەڵێن بەرئەنجامی ئەو هێزانەکان تەنێک دەکات پێویستە بکات چی سەفر ئەوە مەرجی یەکەمی هاوسەنگی باری هاوسەنگی جێگۆڕ خۆگەر هاتوو هاوسەنگی بەخۆ وەرگرین پێویستە بەرئەنجامی ئەو زەبرانەیەکان لەو تەنە دەکات بکاتە سەفر واتە چی واتە بەرئەنجامی زەبری ئەو هێزانەکان دەنەکە دەکەن بکاتە پێویستە چ بێت سەفر بێت جا تۆ قوتابی خۆشەویست کە دەڵێن بەرئەنجامی زەبر یعنی ئەو تەنە لەباری خولانەوەدایە باشە بەرئەنجامی زەبری ئەو هێزان تەمام دەڵێن زەبر بۆی شێو دروست دەبێت بۆی هێز و درێژی باسک و گۆشەکان پێشتر خوێندومانێ با بەکەم ئەو دوو دانە مەرجە هەردووی پێکەوە بەدی هات پێ دەڵێن ئەو تەنە لەباری هاوسەنگبوونی تەواودایە بەڵام ئەگە هات بە تەنە لەبار بەس بەرئەنجامی هێزەکان سەفر بوو دەڵێن باری هاوسەنگی جێگۆڕە ئەگەر هات بە تەنێ زەبرەکە سەفر بوو بەرئەنجامی زەبرەکە سەفر بوو دەڵێن باری هاوسەنگی بەخولە باشا بەکەم کۆمەڵێک پرسیار شایعمان هەیە هەمووی لەسەر ئەوەیە با پرسیارەکان شیکار بکەین قوتابیانی عەزیز دێین ئێستا پرسیاری لە سەر شیکار دەکەین کۆمەڵێک پرسیار کە زۆر گرینگن هاوشێوەی پرسیاری ویزایی پرسیاری یەکەم دەڵێت کەی باری هاوسەنگی جێگۆڕ بەدی دێ با بەکەم ها ئەتۆ بۆ خۆت لەو جۆرانە ئەتۆ یەکسەر چ بکە بڵێن کە ڕەنگە هاوسەنگی چی جێگۆڕ مادەم دەڵێ هاوسەنگی جێگۆڕ کەواتە ئەمن دەڵێن مامۆستا کتوویەتی دەبێت خێراییەکە نەگۆڕ بێ یعنی چی مامۆستا خۆتەوە باز نەکرد دەوێت گوێ بگرێت چەند باز دەکەم خێراییەکە نەگۆڕ بێ کە خێرایی نەگۆڕ بوو واتە تاودان چیە سەفر کە تاودان سەفر بوو ئەوجا چی بەرئەنجامی هێزەکان دەکاتی سەفر ئەمە ئەو مباس کردی وایە بەڵام ئەوە چ کاتێک دەکاتە سەفر با و بابیرم ئەو چ کاتێک دەکاتە سەفر ئەوە کاتێک دەکاتە سەفر ئەگە هاتوو خێرایی ئەو تەنە کە لە جوڵەی جێگۆڕی هەیە خێراییەکەی نەگۆڕ بێ نەگۆڕ بێ نەگۆڕ بنووسە لە خۆ بنووسە دەی خێراییەکەی چ بێ نەگۆڕ یان تەنەکە لەباری وەستان دابێت باشا بەکەم ئەو هاوسەنگی چیە جێگۆڕە جا تەماشا دەڵێن ئەگە سەرئەنجام ئەو هێزانەکە لە تەنەکە دەکات بکاتە سەفر بکات چی سەفر یعنی بەرئەنجامی هێزەکە بکات سەفر و خێرایی بهێڵەکە چۆن بێ نەگۆڕ بێ خێراییەکەمان نەگۆڕ بێ و تاودانەکەشی بکاتە چی بکاتە سەفر زۆر ئاسانە با بەکەم ئەی کەی باری هاوسەنگی بەخول بەدی دێ هاوسەنگی بەخول ئەو جاری هەمان ئەو قسەی هەلکاری دەکەینەوە بەس ئەو جاری دەڵێن چی دەڵێن گۆشە خێراییمان نەگۆڕێ گۆشە خێرایی نەگۆڕێ یاخود گۆشە خێراییمان سەفر یان تەنەکە لەباری وەستان دابێت ئەوە گۆشە تاودان دەبێت چی دەبێتە سەفر و لەویشەوە بەرئەنجامی زەبرەکان دەکات چی سەفر ئەو وڵامە وەڵامەکە بەسەر ئەگە سەرئەنجامی ئەو زەبرانیەکان لە تەنەکە بکاتە چی سەفر سەفر کاکە سەفر چاوەکە بکاتە چی بکاتە سەفر چێ بەرئەنجامی زەبر ئەگە بڵێ بە زەبر بە تەنێ غەڵەتە نابێت لەبیرشی نەچێت باری هاوسەنگی کە دەڵێن باری هاوسەنگی دەبێت زیاتر لە هێزێک زیاتر لە زەبرێک کارێکە بکات باشا بەکەم ئەگەر نە باری هاوسەنگی بوونی نابێت ئەوجا دەڵێن ئەگە سەرئەنجامی ئەو هێزانەی ئەو زەبرانەی کە کار دەکات سەرەنجی بکات چی سەفر و گۆشە خێراییەکە چ بێت گۆشە خێراییەکە یان نەگۆڕ بێت جەلارەکان بنووسە لەکەم خۆش گۆشە خێراییەکەی نەگۆڕ یاخود سەفر بێت گۆشە تاودانەکەشی دەکات چی دەکاتە سەفر ئەگەر هات ئەو جاری کتی کەی باری هاوسەنگی تەواو
تەواو کە دەڵێت تەواو واتە خێراییەکە و گۆشە خێراییەکە نەگۆڕ بوو بۆ گۆشە خێراییەکە نەگۆڕ چونکە ئەگەر خێراییەکە نەگۆڕ بێ گۆشە خێراییەکە نەگۆڕ بێ ئەوە بەرەنجامی هێزەکان دەکات سەفر بەرەنجامی زەبرەکانیش دەکاتە سەفر باشوا بکەم زابووی دەڵێت کەی باری هاوسەنگی تەواو بەدی بێ ئەگەر سەر ئەنجامی هەموو ئەو هێز و زەبرانە کار دەکەنە سەرتەرەف کات سەفر و تاودانی بەهێڕوو گۆشە تاودانیش چ بێ سەفر بێ طبعاً تۆ ئەگەر خێرایی نەگۆڕ بێ و گۆشە خێرایی نەگۆڕ بێ خێرایی نەگۆڕ تاودانی سەفرا گۆشە خێرایی نەگۆڕ گۆشت تاودان سەفرا خێرایی نەگۆڕ کە تاودانی بۆ سەفر هێزەکەشی دەکات سەفر باش مامۆستا ئەوە چۆن عیلاقیان بێکەوە کوڕی من تاشاکە ئەمە یاسای دووەمی نیوتنمان هەبوو دەمانگوت هێز یەکسان لەبەر MA باشە ئەگەر ئەوە سەفر بێ ئەوە سەفر بێ ئەدی ئەوە ناکاتە سەفر بابا زەمەکە لێ دەڵێن بەرئەنجامی هێز باشە بەرئەنجامی هێز کاتێک کە تاودانەکەمان سەفر دەبێت تاودان بێهێڵەکەمان سەفر دەبێت بەرئەنجامی هێزەکەش دەکات چی دەکاتە سەفر هەما قسەش بۆ لە حاڵەتی خولانەوە دەڵێن ئەگە هاتو گۆشە خێراییەکەمان نەگۆڕ بێت بە پێی یاسا تاشناکە بە پێی یاسا بۆ چیکەمەوە بۆ ئەوەی یاخود هەرکاریەکەت بۆ بکەم دوایی بتوانێت سوودی لێ ببینی و ئەمە هەمیشە هاوکار و یارمەتیدەری قوتابی عەزیزەکانمانی بابەجە ئەلێرەکانە بە کورتی پوختی بنووسە تاشاک بڕۆ بۆی بۆت ئاسان تاشاک هاوسەنگی جێگۆڕ باشە هاوسەنگی بەخول چ کاتێک هاوسەنگی جێگۆڕە و چ کاتێک هاوسەنگی بەخولە تێکڕی من ئاگەرم بێت هاوسەنگی جێگۆڕ ئەوەیە ئەگەر گوتمە خێراییەکە لە دوو حاڵەتدا یان نەگۆڕێت یان خود خێرایی بەهێڵەکەی سەفر بێت کە ئەوە ئەو حاڵەتەی هەبوو ئەو کات تاودانەکە دەبێت چی دەبێتە سەفر ئەو کات بەرئەنجامی هێزەکەش دەکات سەفر ئێستا ڕوونەوە نیە دەبنووس ئەخە باشە تو بۆ نانووسی دەبنووسە چاوەکەم بنووسە ئەخە تۆ ئەگوتگاتی بینانە بەدەست ناکەوێت ڤیدیۆ زۆرە لە پۆلیت بەڵانزە والله ما هەرویتی بکە و یەک دینا ڤیدیۆ هەیە بەڵام تەفاسیلاتی ئاوا بۆ شوازەوە دەستت ناکەوێت بابەکەم جا بۆیە توی عەزیز و خۆشەویست بزانە کە مامۆستا خۆشەوی لە خەمی تۆدایە لە خەمی تۆدایە بۆیە دێ وکردنەوەی تەواو بۆ دەکەم بابەکەم باشە هاوسەنگی بەخول چییە؟ دەڵێن ئەگەر هاتوو گۆشە خێراییەکە دوو حاڵەتە بوو گۆشە خێراییەکە یان نەگۆڕ بێت یاخود گۆشە خێراییەکە سەفر بێت ئەو کاتە گۆشە تاودانەکەی دەکات سەفر و لەنجام لە بەرئەنجامی زەبرەکانیشمان دەکات چی سەفر باش بابەکەم ئەوەی بزانە هەموو پرسیارە شەڕعیەتەکانی پای هاوسەنگی زانیوە کوڕی من هەمووی دەزانی بەخوای خەر هەمووی دەزانی پێیز بە دەرخیش ناکە باشە کوڕی خۆ ئەگەر هاوسەنگی جێگۆ بەتەنێ بوو ئەو بەس ئەو قسەی دەکەی خێراییەکە نەگۆڕ بێ و بەرەنجام هێزەکە بکات سەفر ئەگەر هاوسەنگی بەخول بێ گۆشە خێراییەکە نەگۆڕ بەرەنجام زەبرەکە سەفر ئەگەر هاوسەنگی تەواو بێ ئەوە دەڵێن خێرایی نەگۆڕە و گۆشە خێراییەکەشمان نەگۆڕە واتە بەرەنجام هێزەکە سەفر و بۆ بەرەنجامی زەبرەکانیش دەکاتە سەفر وەکو پرسیارێک کە تازە باسمان کرد ئێستا دێین چەند پرسیارێکمان هەیە هەر لەسەر ئەو بابەتە کە لە پێداچوونەوەی بەند و پێداچوونی بەش و کەرتەکان زۆر تەلەبە هەیە گلەی دەکە دەڵێ مامۆستا تۆ پرسیارەکانت هەموو لەناو یەک داهاتون ئەخ کوڕی من بۆ ئەمان کرد و بابەکەم بۆ ئەوەی تۆ قوتابی عەزیز کاتێک کە بابەتەکە دەخوێنی ئەو پرسیارانە کە پەیوەندیان بێکەوەیە هەمووەکەی یەک دابنێ بۆی جاش چی پێویست دەکات و بچیت تەماشای بکەیەوە و بابەتێکی کات و ڕۆژ میزە بێ و سەری نە هەموو پێکەوە دادەنی بۆ ئەوەی ئەتۆ تەرکیزێکی باش دەسەریابێ باش بابە پرسیاری چوارت هەیە لەکوێ لە پێداچوونەوەی بەندی دوو باشە هەر پۆشت نووسراوە لەکوێ پرسیارەکە باشە دەڵێ دیاری بکە کە دوو لە مەرجەکانی هاوسەنگبوون کەی بەدی دێت لە هەرێک لەمانەی خوارەوە کاکە مەرجەکان چ بوون مەرجە سەرچەکانی ئامەسەن دەمانگوت چی هاوسەنگی جێگۆڕ خێرایی نەگۆڕ هاوسەنگی بەخول گۆشە خێرایی نەگۆڕ وا بوویان نا ئەتۆ دێی ئەو بنەمایە دەکەیە پێوەەر بۆ وەڵامدانی ئەو پرسیارە ئەو بزاریە چەندین جا هاتەوە کاکی من مەسەلەن دەڵێ تای پاسکی لەسەر ڕێگایەکی تەخت بە گۆشە خێراییەکی نەگۆڕ خلۆردان ورچی هەر بخۆی هەیە نەگۆڕ گۆشە خێرایی نەگۆڕ خلۆریش دەبێتەوە ئەی باشە تۆ بێنە پێش چاو گۆشە خێرایی نەگۆڕ مامۆستا هاوسەنگی بەخول بوو ئافیا بەس ئەوی دەگرێتەوە نا ئەی چێش دەگرێتەوە هاوسەنگی جێگۆڕ بۆ مامۆستا ئەخە دەوڵێ وەزعەکە تێکدا نا تێکەم نەدا کوڕی من تاشاکە دەڵێ ڕێگایەکە چییە تەختە ئیکڕۆم ئەگەر ڕێگایەکە تەخت بوو ئالێ ئەو خۆ بنووسە ڤیەکە نەگۆڕە باشە ئۆمێگایەکەش نەگۆڕە مامۆستا یعنی کوو
چاوەکەم لۆ نابینی ها تەماشاکە ئەتۆ ڕێگاکە دەکە تەخت بێ هیچ پاڵسە و شتێک نییە پێشت خێرا و هێواش نەبێ خێراکەی نەگۆڕا گۆش خێراکەش یەک نەگۆڕا کەواتە لێرەدا دەکرێ بڵێن هاوسەنگی تەواو تەماشاکە دەڵێن خێراکەی نەگۆڕا بەرئەنجامی هێز دەکات سەفەر وایە وە تاودانەکەشی دەکاتە سەفەر ئەوجا دەڵێن گۆشە خێراکەی نەگۆڕا بەرئەنجامی زەبر دەکات سەفەر بۆ گۆشە تاودانی دەکات سەفەر کەواتە هەردوو مەرجەکە جێبەجێ دەکات کوڕی من هاوسەنگی بەخوڵ و جێگۆڕ بەدی دێ چونکە گۆشە خێراکەمان نەگۆڕا باشە ڕێگاکەش تەخت ئەگەر هات بە تەخت نەبا ئەوە نەدەبوو باشە کوڕی من پاسکیلێک لە ئێوە ڕێگایەک وەستێنراوە کوڕی من دەڵێ وەستێنراوە باش ئەگە وەستاوە ڤی نەگۆڕنیە ڤی هەر سەفڕە باشە ئەڵێ سەفڕە ئەو گۆشەکەیش دەکات چی دەکات سەفڕ یا ئەو کەوتووە هەردووشیان سەفڕ بکات هاوسەنگی تەواوە هاوسەنگی تاوا دەڵێ لەبەر ئەو وەستاوە خێرایە گۆشە خێرایی چێت سەفڕە و بە هاوسەنگی بەخوڵ و جێگۆڕ بەدی دێ تەخت من تاکان لە تۆمبیلێک هێواش دەبنەوە وەزعەکە گۆڕا کە دەڵێ هێواش دەبنەوە دەوەرەکە چی تایە پێشەکەم شتێکی کا دەخولێتەوە وەنە کە هێواش بۆ یان ئۆمێگا گۆڕە واتە گۆشە خێرایی سەرەتای یەکسان نیە و گۆشە خێرایی کۆتا ئەوە یەکی یەک نەتگۆت وە خێرایی سەرەتاش یەکسان نیە بە خێرایی کۆتا کەواتە ئەوە بڤەیە بۆی نابێت کەواتە ڕێک دەڵێن ئەوە هیچ مەرجێک جێبەجێ ناکات مامۆستا کویک نۆکتێکمان پێ بڵێ کویکمەوە مۆدیلەکە گۆڕاوە تاشاکە تێبینەکە چ دەنووسی بابی خۆم دەنووسی هەر کاتێک تەن هێواش بووە یاخود خێرا بوو ئەوە بە هیچ شێوەیەک لە بارەکانی هاوسەنگی بەدی نایێت ئاوزە هێواش بوون خێرابوون ئەوە هاوسەنگی ئەجاری هاوسەنگی بەدی نایەت بنووسە کوڕ بنووسە بۆ دێتە وەڵڵا بۆ دێتە زۆر گرینگە باشە با بکەم لەقیدا تەلەمە مێشکی ئەستور دەبێت دەڵێ مامۆستا هەرکوو دەبی ئاها بێ هیچیش باز نەکردو هەر لۆ گۆترێنە لە گۆترێنێ وەرە وەرە گوێگای دانووستی وە دەزانی دەورە هەموو شتێک بە فێر دەکات نە دەورە هەموو شتێک فێر نابێت دەڵێ مامۆستامە لە دەورەمان کرد حەزوو تاوەشمان کرد و هەم سارێکشمان حەل کرد وەڵی مامۆستایەکەمان زۆر باش بوو ئەمەش لێ ڕستپۆشی لەو مامۆستا بەرەزانە دەکەین کە خۆیان لەگە تەلەبەکانمان دوو دەکەن بەڵام وەڵڵاهی کەم دەورە هەیە هەموو شتەکان بە قوتابیان بڵێن لەبەر چی چونکە با بکەم یعنی کاتەکە کەمە ئەو کاتەکە کەمە چون بە هەموو شتۆکە ڕادەکە وەنیە بەڵام مامان ئەمان کاتە مامۆستای وجدانیشمان هەیە ئەمە سپاس بەخوای گەورە چەندین ساڵە بەخوای نقطە فارزە جێ ناڵم بۆ تربێ چونکە هەموو شتەکان بەرپرسیارەتی هەڵدەگرین هەموو شتەکان بە قوتابی باز دەکەین باشە بکەم و ئەو ڤیدیۆیانەش یارمەتیدەرێکی کێ بۆ قوتابیانی عزیز کەواتە قوتابیانی خۆشەویست و عزیز دەتوانن بۆ پەڕی متمانەوە پشت بە ڤیدیۆکان بەستن و وەڵامی دروستی خۆشان وەربگرن باشە بکەم لێرەدا تۆپێک لە هەوا دەڕوا باشە کاکە تۆپێک لە هەوا دەڕوا ئەمە چی دەتوانێت پێم بڵێ ئەو تۆپەکە لە هەوا ڕۆژ چۆن ڕۆژ حەدە خود ئۆتوبسارەکە ئەلێرەدا ئەوەیە چۆن ڕۆی لە هەوا دەڕوا قەینەوە ڕۆی بەس وەر وشەی توێتی بە خێرایشی نەگۆڕ نا توێتی لە وەستاوە تۆ لە عاسمان ڕاناوەستەوە کەواتە هاوسەنگی جێگۆڕی نییە ئەوە یەک ئەو هاوسەنگی جێگۆڕی نییە بەڵام ئەگەر بین تەماشایەکەن چیتی هاوسەنگی بەخولی هەیە هاوسەنگی بەخولی هەیە چونکە هۆکارەکە چیان ناخولێتەوە باشە یعنی چی ناخولێتەوە یعنی ئۆمێگاکە دەکرێت سەفر ئۆمێگا سەفر بوو گۆشە خێرایی سەفر بوو ئەی گۆشە تاودان ناکات سەفر ئەی گۆشە تاودان کردی سەفر ئەدی بەر ئەنجامی زەبرەکان ناکاتە سەفر بە یعنی مامۆستا لێرەکاندا هاتینەوە سەر ئەسڵی بابەتەکەی ئەگەر تەن نەخولایەوە هاوسەنگی بەخولە بڵێ زۆر ڕاست ئەگەر تەن نەخولێتەوە هاوسەنگی بەخولی هەیە باشا بکەم لەکن خۆ بنووسە ئەوە زۆر گرنگیش ئاگەدا بچەندین جار هاتەوە پرسیاری 6 و 12 و چەند بابەت سایری کەشمان هەیە لە کتێبەکەدا کە زۆر گرنگن دەڵێ لە بەرچەوە باشە دەرکەشوونی چەقی پارێستایی پاسکیلێک لە زەوی بێتەوە کاتی پاسکیلەکە دەکاتە پێچێک کاکە تۆ پاسکیلێکت هەیە ئەو پاسکیلەت هەیە ئەگەر بیهەوێ ئەو پاسکیلە بۆ خۆی بیداتی ئاوایە باشە بەو شوێ دەڵێ
پاسکی لە حاجیە دەڕوا ئەگە کاتە پێچێک خۆی لێ دەکات بۆ خۆی لێ دەکات لەبەر ئەوەی دژی باسی کەم بێ باشە دژی باسی کەم بێ و بەرەنجە ئەو زەبرشتای تێدەکات ئەویش هەر کەم بێ بۆ ئەوەی پاسکی سوارەکە بەر نەبێتەوە زادەڵێن کاتێک قاچی کاتێک چەقی بارستایەکەی نزمتر بێت لە پاسکی خولانەوە کەمتر ببێت پاسکی خولانەوە کەمتر بێت یعنی دیەکە کەمی کرد کەواتە ئەگەر ئەوەی زەبرەکە پاسکیلەکە بەرداتەوە هەڵگەڕێتەوە کەمتر دەبێت بۆیە دەڵێن چی پەیوەندێکی ڕاستەوانەشان هەیە پیاسە ئەمە ئەزان ئەو پەیوەندی چۆنیانەیە ڕاستەوانە پرسیاری 12 پرسیاری چکەیە لەسەر باری هاوسەنگی کوڕی من یاڵە لەگەڵم بە ئەوشت بۆ ڕوونکەمەوە پرسیاری 12 دەڵێت چی بابەکەم دەڵێ دوو مەرجێکی هاوسەنگ بوون چی تازە باسمان کردمان هاوسەنگی جێگۆڕمان هەیە و هاوسەنگی بەخولمان هێوەنە بەعچێت کە لە کات دانیشتن دوو کوڕەسەر لایەکانی جۆلانەیەک دەڵێ کۆی هەموو وێزانەکە لە کوڕەکان دەکە کاتی جۆلانەکە دەکات کاتی سفر کێشی دۆمداڵەکەی یەکسان بێت باشە یعنی ئفی یەک یەکسانە بێت ئفی دوو لە بەڕداوە لە هەموو کاتیشدا لەسەر جۆلانەکەی دانیشتن دەڵێ دوو مەرجەکە هاوسەنگ بوون چین لە بەجێهێنانی باس کرد کاتی دانیشتنی دوو کوڕەسەر لایەکانی جۆلانەیەک جۆلانە چی بابە ئەوە جۆلانەیەکە کوڕێکمان هەیە لێرە هێچکەشمان هەیە لێرە دەبێت ئەو دوو هێزێک کە کاریان تێدەکەن یەکسان بن بابە باشە هەمیشە یەکسان بن وە کۆی زەبرەکانش بکاتە سفر یعنی چی بەرەنجام ماسڵمان ئەوە چیە بەرئەنجامی زەبرەکان بکات سفر و لێرەش بەرئەنجامی هێزەکان بکاتە سفر باش بابەکەم جەدوا هەر لە پرسیارەکەیدا دەڵێت چی ئەو هێزی پشتی چۆن وا دەکە لە باری هاوسەنگیشدا بێت ئەو هێزی پشتی جۆلانەکەی پێ دەکات سەر هەر منداڵێک یەکسان بێت و پێچانەش بن پێچانەی یەکیش بن یعنی لە بڕدا یەکسان بوون و لە ئاسەشدا چۆن بابە پێچانەی یەک بن ئەوە بەنسبەت پرسیاری 12 پێداچوونەی گشتی پرسیاری 13 دڵ ئەو مەرجە چییە کە پێویستە تەنێک بەدیبێن کاتێک دەڕوات و لە باری هاوسەنگبووندا ئەوە زۆر گرنگە لەکن خۆت بنووسە بابە پرسیاریشی زۆر گرنگە دەڵێت چی پێویستە تاشا دیقەت توی هاوسەنگی جێگۆڕ نە توی هاوسەنگی بەخول نە توی لەباری هاوسەنگی بابەکەم یاسەدی چی ئەوە کە لەباری هاوسەنگی یعنی هاوسەنگی تەواو لەکن خۆت بنووسە باشە هەر پرسیاری کتێبەکە بۆ شێوە دامەژرا بەزەوە مەقسەدی چیە هاوسەنگی تەواوە باشە هاوسەنگی تەواو یعنی خێرایەکە نەگۆڕ بێت و گۆشە خێرایەکەش ناگۆڕ بێت باشە کاکە پرسیاری 16 ئایا دەتوانرێت بەکارهێنانی تەنازوی سادە دووتان هاوسەنگ بکرد کە بارستاییەکەیان جیاواز بێت و کێشەکانشان جیاواز بێت ئەوە زۆر ئاسان ئەوە ئێستا بەڕەسم بۆ دەکەم تا تۆ کتابی ئەزیز کێشە نەبێت لە پرسیارێت تەماشاکە بابە چۆن ئەو وەڵامی ئەو پرسیارە ئەو بکەین دەست بخەین تاشاکە ئەتۆ لێرە ئەو پرسیارە دوو وەڵامی بۆ دەبێت ئاگادار بە ئەوانەی کە دەڕ دەکەن دەوریابن ئێستا ئەوە تراوزێکمان هەیە بڵێن باشە دوو بارستایی جیاوازمان هەیە بارستایەکمان هەیە ئەلێرە مەسەلەن بۆ نمونە ئەوە 3 کیلۆگرامە لێرەشمان هەیە کیلۆگرامێک 1 کیلۆگرام ئەوەی کە دەکرێت هەردوو بارستاییەکە جیاواز بن بەڵێ دەکرێت زەمان بارستایی یەکەم یەکسانی بارستایی دووەم و هێزی یەکەمیش یەکسانی بە هێزی دووەم چۆن بکرێت وا هاوسەنگ بکرێت کە دەڵێن هاوسەنگ بکرێت یعنی بەو شێوە ڕای بگری باشە چۆن ئەو شتە دەکرێت ئەوە دەوەستێت بەسەر خاڵی ڕاگیربوون خاڵی ڕاگیربوون تاشە ئەتۆ چ دەکە لێرە دەڵێ ئەو لایەکە قورسە ئەو لایە قورسە باش بەکەم ئەو لایەکە قورسە پێویستە نزیک خاڵی ڕاگیربوون بێ تاشە وەڵامەکە چۆن دوو وەڵامی بۆ دەبێت ئەگەر هەردووکت پێ دەڵێن دەڵێ بەڵێ ئەگە بارستایەکان جیاواز دەکرێت هاوسەنگەر دەڵێ بەڵێ بە جوڵانی ئەو تەن کە بارستای کەمتر دوور لە تەوەری خولانەوە ئەو وەڵامی جوان وەڵامی دووەمیان دەڵێت چی پێویستە خاڵی ڕاگیربوون ئەو خاڵی ڕاگیربوونە ئەو پێی دەڵێن خاڵی ڕاگیربوون نزیک بارستا قورسەکە بێ باشە یاخود خاڵی ڕاگیربوون دوور لە بارستایەتی سووکەکە بێ باشە بەکەم یعنی بە کورتی و پوختی دەڵێن چی ئەگە بمانەوێت هاوسەنگی بکەین دەڵێن چی دەڵێ بەڵێ بە جوڵانی ئەو تەنەی کە بارستایەکەی سووکە باشە دوور ماخستەوە لە خاڵی چی لە خاڵی ڕاگیربوون کە ئەو تەنە بارستایی کەمتر دوور لە تەوەری چی خولانەوە چ بڵێن تەوەری خولانەوە چ بڵێن خاڵی ڕاگیربوون با هەردووشی بنووسە خاڵی
ئێرە خاڵی ڕاگیربوون یاخود چی تەوەرەی خولانەوە ئەوە هەردوو ناوەکە یەکشە باشە بڕی من دوێسان دووبارەی دەکەمەوە ئەو تەنێک کە بارستای قورسە نزیک لە خاڵی ڕاگیربووندا بنرێ یان ئەو تەنێک کە بارستایی کەمە دوور لە خاڵی ڕاگیربوون بێ باشە بەکەم بەو شوێ تەنەکە دەکرێت باری هاوسەنگی دابێت دێنە سەر پرسیاری چیکە پرسیاری حەفدە و ئەو پرسیار زۆر گرنگە پرسیاری حەفدە مهمە پرسیاری نۆزدە مهمە و پرسیاری بیستیش مهمە هەرسێکیشیان پرسیاری پێداچوونی گشتین باشە لەم پرسیارەکاندا باش بابا لە پرسیارەکاندا پرسیاری حەفدە دەڵێتەوەکەی بە سێهێڵێکی ڕاست دەڵوە مادەم بە سێهێڵێکی ڕاست دەڵوە ئەوە دەبێت ئاگاداری پرسیارەکە باشە ئەو زەبرەکانی تێدا کە بە دەوری خاڵێکی داری نەکراو زەبر دەبێت بە دەوری خاڵێکی داریکراو بێت کە بە دەوری خاڵێکی داریکراو نەبێت ناکرێت و دەکرێت بەرەند زەبرەکە بکاتی سەفر دەڵێن دەکرێت زەبرەکە بکاتە چی سەفر ئەوە ڕاستە ئایا ئەوە دەگەیەنێت ئەو پرسیارە بۆ دێنێتەوە هەم مامۆستا ئاگادار بە ئایا ئەوە دەگەیەنێت کە پێویستە بەرئەنجامی ئەو هێزانەی کار لە تەنەکەش دەکەم بکاتە سەفر یعنی مەقسەدی ئەوەیە تەنەکە سێهێڵێکی ڕاست ڕۆیشتووە باشە دەڵێ لە ئەنجامی کە سێهێڵێکی ڕاست ڕۆیشتووە ئەو زەبران کە کاری لە خاڵێکی داری نەکراب کردووە دەکاتە سەفر ئایا دەکرێت بەرئەنجامی هێزەکانش کە کار لەو خاڵەکەم کات سەفر بێت اینجا دوای دەڵێت چی ئایا دەکرێت بڵێن گۆشە خێرایەکەشی نەگۆڕە طبعا ئەتو ئەگەر لێرەکانە زبر بکاتە سەفر واتە گۆشە خێرایەکەم نەگۆڕە باشە ئەوە یەک گۆشە خێرایەکەمە نەگۆڕە دەڵێن بەڵێ بەڵام ئەگەر بڵێن ئایا دەکرێت بەرئەنجامی هێزەکان بکات سەفر ئەو دەڵێن نەخێر بۆ نەخێر دەڵێت بۆی هەیە هێز کاری تێکرد بێ بەرئەنجامێکی جێگۆڕی هەبێت هێزی بەرئەنجامی جێگۆڕی هەبێت بەڵام دەکرێت گۆشە خێرایەکەمان نەگۆڕ بچووکە لە سێهێڵێکی چیە لە سێهێڵێکی ڕاستە ئاگادار بە پرسیارەکەت زۆر گرنگە باشە چۆن بەرئەنجامی هێزێکەش کار تێکرد ئێ بەکەم ئەگەر تەنێک لە جوڵەدا بێ ناکرێت هێزێک کاری تێ بکات کاتە هێز کاری تێکرد بەس بەرئەنجامی هێزەکە کاری تێکردووە باش کارچی خۆ بەرئەنجامی هێزێک کاری تێکردووە بۆیە ناکرێت بڵێن هێزەکە دەکات سەفر باشە دەڵێن ناکرێت بکات سەفر بخۆی پرسیارەکە دەڵێ ئا دەکرێت بکات سەفر دەڵێن نەخێر ناکرێت بکات سەفر چونکە بەرئەنجامی هێزێک کاری تێکردووە پرسیارێک نۆزدە دەڵێت تەنێک بە گۆشە خێرایەکی نەگۆڕ دەخولێتەوە ئای بەخێر بێەوە گۆشە خێرایەکەمان نەگۆڕە باش هیچ بەرئەنجامی زەبرەکەیە کاری تێ بکات بۆ باسی بکات بڕی من ئەو پرسیارانە بۆ لە تەنێژێکداناوە تۆ تێک نەچێ تەماشا با بکەم ئەگەر تەن زەبرێک کاری تێ بکات دەکرێت خێرا بکات لە خولانەوە یاخود هێواش بکاتەوە باشە ئەو دەڵێت تەنێک بە گۆشە خێرایەکی نەگۆڕ دەخولێتەوە دەڵێت دەکرێت بەرئەنجامی زەبر کاری تێکرد بێت دەڵێن نەخێر ئەگە بەرئەنجام زەبرەکە کارتەنەکە ئەوە دەبێت ئەوەی خێرابوون یاخود هێواش بوونی باشە کاتە ناکرێت باشە پرسیاری بیست ئەگەر تەنێک لەباری هاوسەنگبووندا بێت ئەو فەرقی هەیە لەگەڵ باشە تەنێک لەباری هاوسەنگ لەگەڵ پرسیارەکە سەر فەرقی هەیە ئەگەر تەنێک لەباری هاوسەنگبووندا بێت ئایا ئەمە ئەوە دەگەێنە هیچ زەبرێک نییە کاری تێ بکات ئێ باشە باری هاوسەنگیدایە ئەمە دەڵێن لەباری هاوسەنگی بەرئەنجامی زەبرەکان بکاتە چی بکاتە سەفر هیچ زەبرێک کاری تێ نەکردووە دەڵێن چی ماوە هیچ مانای ئەوەیە هیچ زەبرێک کاری تێ ناکات دەڵێن چی دەڵێن نەخێر وەرا دەڵێن نەخێر بۆی هەیە بەرئەنجام زەبرەکان بکات سەفر یعنی چی یعنی زەبری یەکەم یەکسانە بە زەبری دووەم بەڵام لەبەر ئەوەی لە بڕدا یەکسان و لە ئاڕستەدا پێچەوانن باشە بەرئەنجامی زەبرەکەی دەکات چی دەکاتە سەفر کەواتە دەکرێت زەبر هەبێت لە بڕدا یەکسان بێ و لە ئاڕستەدا پێچەوانێت بەڵام بەرئەنجامەکەی دەکاتە سەفر کاتچی ئاگادار بە دیسان دێڵێمەوە پرسیاری حەفدە پرسیاری نۆزدە پرسیاری بیستی ئەوانە پرسیاری زۆر گرینگن تۆی قوتابی عەزیز بە تایبەت ئەوانەی کە زۆر حەزیان لە دەرەجەی تەواو لە فیزیک گرنگی چاکی پێ بدەن باشە بکەم قوتابیانی عەزیز پرسیارێکیش لە پێداچوونەوەی بند کە قوتابیان لێرەدا لەو پرسیارەی هەندێک ئەویان هەیە گلەیان هەیە لەسەر ئەو پرسیارە ئەمە قەت ئامۆژگاری تاکەمسی دەرخی بکەین باشە بکەم و جاران ئەمە پرسیارەکان کەمەشی دەکردەوە و ڕێگەی خێراشمان هەیە ڕێگەی خێرامان هەیە بۆ پرسیارە هەر با یەکان گاوشی کار دەکرێت بەڵام ئەمێ دەڵێن چی بکەم
لەبەر ڤیددیۆەکە بۆ قوتابیانی کوردستان بەگشتیە بۆیە ڤیددیۆەکە بەشەیەکی زانستی ئەمە پرسیارەکان شکار دەکەم بۆی دوور بین لە چی لە تەرخ نامێ دەرخیم بۆ چونکە خوانە خواستە بە شازێک بۆ گۆڕێ وەلو ئەو ڕێگایی کەم پێ دەڵێن دەکرێت قوتابی بێخود و حەلیکە ئەگە پرسیارەکەش گۆڕێ بەڵام ئەمن ئەو بەرپرسیارەتی ناخەمسە شان چونکە لانتەربێت لی تێکچێت بۆیە ڕێگای زانستیەکەت بۆ باز دەکەم بۆی قوتابی عەزیز و خۆشەویست بهیچ شێوەیەک لی یەک نەچێت. پێش هەموو شتێک ئەتۆ ئەو پرسیارە کە باز دەکەین دوو دانە هێزمانەیە 150 نیوتنمان هەیە بە 50 نیوتنمان هەیە. ئەو پیتانەی کە لێرە هەن A B C D E F G ئەوانە خاڵی ڕاگیربوون لەگەڵ خۆ بنووسە ئەوانە خاڵی چنە ڕاگیربوون واتە تەوەری خولانەوەنە باشە؟ پرسیارەکە ئەوەیە دەڵێ لە کام لەو وێنەیەکە هاتووە لە کام خاڵدا بەر ئەنجامی زەبر پۆزیتیڤ دەبێت یعنی بەر ئەنجامی زەبرم بۆ دۆزەوە پۆزیتیڤ بێت لە کام شوێن یعنی دیەکەم چەندە کام خاڵ واتە A B C D E F چیە؟ دوایە دەڵێ هاوسەنگی بەخول لە شوێ هاوسەنگی بەخولە یعنی بەر ئەنجامی زەبرەکەم کاتە سەفەر لە شوێ لە کام خاڵ ئەو شتە بڵێدا دوایە دەڵێ چی بەر ئەنجامی زەبر کاتە نێگەتیڤ لە کام خاڵ ئەو شتە بڵێدا جا ئەتۆ تەماشاکە با بکەم باوەڕ دەبێت لە 2015 ئەمن ئەو کە پرسیارە شکارم دەکرد بۆ قوتابیانی عەزیز دەمگوت با بکەم فکری پرسیارەکە زۆر ئاسانە فکری پرسیارەکە زۆر ئاسانە یعنی دوو هێزت هەیە دوو دانە زەبر دۆزیەوە هەر ئەوەندەیە یاسایەکەش ئەوی بەکاردێنێت کوڕی من ها تاشاکە تاش ئەو یاسای بەکار هەر زەبر یەکسانە بە F D ساینی سێت هەر ئەوەندەیە گۆشە مەینووسە لەبەر چونکە گۆشەکان ئێرە نەوەتن ساینی نەوەت دەکات یەک بۆیە ناینووسینەوە ئێستا ئەگە بێنی زەبری 150 لیترەکەی دۆزینەوە باشە چۆندی دۆزیەوە ها دەمسێ زەبری 150 لیتر هێزەکەمان چەندە بابە هێزەکە ئێرە 150 دەمسی 150 کام خاڵ و خاڵانە بەنەجام زەبر پۆزیتیڤ دەبێت ئەمن لە دەستی وانەی دووەم لە بەش دوو پێم گوتم هەر کاتێک بۆ تازەش لەو وانەیە باسمان کرد گوتمان ئەو کە تەنێک کە بارستایی قورسە پێویستە خاڵی ڕاگیربوون لی نزیک بێت ئێ باشە تۆ دەبین تەماشای ئێرە بکەین لەو خپیتانە A B C D E F G کامە خاڵی ڕاگیربوون دەبێت بەرز بارستا قورسەکەی دەڵێ مان بۆ ئەوی پۆزیتیڤ دەچێت دەڵێ مامۆستا خاڵی G هەڵبژێرێت چونکە ئەو نزیکە خاڵی G بەنسبە 150 چەندین خاڵ یعنی دەکاتە چەندین خاڵ یەک کەواتە دیەکە بۆ 150یەکەی دەکەینە چەند دەکاتە یەک جارە ساینی کمان نەوەتیش دەکاتە یەک ئێستا ئەو زەبری ئەگەر دۆزینەوە دەکات چەند دەکات 150 نیوتن مەتر بەڵام ئاگادار بە هێشتا تەواو نەبووە باشە ئەوە هێزەکە بۆ خوارێ کوڕی من ئارسی بۆ خوارێ ئەگەر ئێرە خاڵی ڕاگیرەوە بە ئاراستەی میلی کاتژمێر وایە کاتە لێرە چنووسی سادە اینجا وەرە هەمان یاسا بەکاربێنەوە بۆ 50 نیوتنەکە دەڵێن زەبری 50 نیوتن دەکات هێزەکەی چەندە بە 50 باشە جارە پیتی خاڵی چمان دیار کرد G بیژمێرە هەتا دەگەی G لەکوێ ڕات لە خاڵی ئەیوە 1 2 3 4 5 6 7 کەواتە پیتی G بەنسبەت خاڵی 50 چەندین خاڵە 7 جارە ساینی چەند 90 زەبری 50 دەکات چەند بابە ئەومان دەکاتە یەک ئەو هیچ ئەوەشیان 7 پێنجی 35 سفرەکەش دانیەوە دەکات 350 نیوتن مەتر ئاراستی ئەو هێزە بۆ کوێ کوڕی من بۆ خوارێنە ئەگەر ئێرە خاڵی ڕاگیربوون بێ ئەو خاڵ بێتەوە بە ئاراست چۆن دەبێتەوە بە ئاراستی پێچوانی میلی کاتژمێر کەواتە لێرە دەمسی موجب چونکە باسمان کرد من ئەگەر زەبر بە ئاراستی میلی کاتژمێر بوو سارەبە بۆ پێچوانەش بوو چیە موجبە ئێستا وەرە ئەوانە کۆکۆ کوڕی من ئەو زەبرانە کۆکۆوە زەبری 50یەکە 150یەکە کۆی زەبری 150یەکە بزان دەکات چەند 150 تاشاکە کوڕم ئەوەی 50یەکە چەند دەچوو 350 باشە 350 کەمی بۆ خۆی دەمام سەیدی کۆ نییە ئێکاکە ئەو کۆ ساروێکشی هەیە کوڕی من هەر دەکاتەوە سار وە 350 کەم موجب ضرب سالب دەکات 350 کەم 150 دەکات چەند دەکاتە 200 موجب باشە کەواتە لە خاڵی G بە ئەنجامی زەبر چ دەبێت پۆزیتیڤ کەواتە ئێرە بۆ وەڵامی ئەوەیان خاڵی چیە G-ە ئەی لەکوێ هاوسەنگی بەخول بەدیدێ ئەو جارێ دین خاڵی چ تاقی دەکەینەوە خاڵی F دەڵێن چی بابە دەڵێن زەبری
نفس الشيء زبر يكسر بتسي اف دي ساين ثيتا اگر زبری 150 حساب کن 150 هزا کی چنده هزا کی 150 جاره خالی اف استو خالی اف بنسبت 150 که چنده می پیدا یک دو ونیا جاره چنده کی دو جاره ساین چند 90 زبری 150 که دکات چند بابا دکات 300 نیوتن متر كاتا أو بس شيء سالب بو ما هو أرستيتيا ميلي كاجمر أو كي كان زمني بنجاني تناك بعضوزين أو زاري هذا كي تنبو بابا هذا كي بنجاني تنبو هذا كي بنجاني تنا ليرة دمسي بنجا جارا ورا ليرة بيجمرة بو إيرة بو خالتي بو خالي إف شو قبل خالي إف تعقيد كم زين برنزام زبر دكات صفر تعقيد كور يك دو سي تشوار كان شش كاتا ششني خالة لذي يكي دمسي شش واحد تدريجي بس كي شش عقدان جاراني تنت سايني نوات أو دكات موجب سياسات نيوتن متر سالب سياسات موجب سياسات دكات تاع بالانزام الزبر دكات صفر ماشا طبعا صفر شي نيوتن متر أو شان هماش نيوتن متر بابكم أو يخالي در بالانزام الزبر شو نيجاتيف دبي أتوقع إيرة تاشا إي نيجاتيفك خالي جيم تاشاك اما قلت مان اگر ايرا 50 نيوتن بي او شان 150 نيوتن بي اگر ايرا بوزيتيف بيو ايرا صفر بي كانت او هر همويتيا نيجاتيف كانت لخالي تاشا لخالي اي حتى اي دكري بالانزام زبره كما تبع نيجاتيف باش طبيان عزيز طبيان خوشويست ليره كوتاي بوانا كدينين حتى واني داتو هوادارم هر ساغو سلامت راسه دسونا كي استنى أو أنت إذا كان دنجي قارب شيء يا مكا كاتا قطابيان عزيز اك خالي جيم برنزامي زبر كان وركرين برنزامي زبر لخالي جيم دكري سالب بعد انيكش ده تحقيقينه انيك تحقيقينه ولا طبعا زي ما الانزام الزبر شلون نيجاتيف تاشر لخالي جيم لخالي جيم او بسعر كمان شارده تو بو اويتو كتابي عزيز بتواني بسعرك شكاكي بابا ها حسابك اتو ما مستقل بولدا بس بوشا لك تاشا لخالي جيم دلت تكاتك بالانزام الزبر دكات نيجاتيف لو بخاله مدى بس ما كانت بودك تاشاك بابكم اسمك بوشيوبو ايرا ما صوت بانجاني تناكيا اوشان بانجاني تناكيا باشا خالي A B C D E F G أنا خالة كامبو E F G تاشا ليرة كنت ما بوزيتيف ليرة كنت ما صفرة أو مسافة هل همي نيجاتيف هل كان خالة تعقيدك نيجاتيف ما تعقيدينه أسمع لك دين زبرة وردقري الزبري صوت بنجاك والمسين إذا كمان تسنده صوت بنجا خالي تستعقيدك يعني استعمل خالي دي تعقيدك هنا باشا خالي دي بنسبة أك خالي دي وربقني بنسبة صوت بنجا كتاني خالي يك دو سي شواري مخالا كهذا بغي صوت بنجا جاراني تن جاراني تن سايني نوات زبرة كي صوت بنجا دكاتا شصات باشا شصات نيوتن متر نسبة سي بسالب شو قلت ما أو شون تقولي بابا عرستي أجاي وبشوتو بأرستيتي ميلي كاجمرة كهذا سالب وأوكي كان زبري بنجاني تنكا أجدي قدي هذا كمان تسمو بابا ليه هذا كمان بنجاه جاراني مش كمان غلطين قد بابا كمان هو أكل نام لنا زبري صوت بنجاه مقصد ما هو ينزل لك صوت بنجاه كذا بناء يمكن له باشا يا ترى مثل تنال الزبري لا راسه الزبري لا يتسجل شمانية بنجاك أو أجل أو حسابي في تسمين خاله یک دو سه چوار جارانی چواری دکی جارا ساینی نوار او جا زبری پنجانی تنکی چند درسته اشهر چهار جارانی پنجا دکات چند دکاتا 200 نیوتن متر بس او باید دو موجب وره کویم تو
سالب 600 لەگە موجب 200 دەکات چەند دەکاتە سالب 400 کاتە بەر ئەنجامی زەبرەکە دەکات دەکاتە سالب 400 نیوتن متر. بەو شێوەیە قوتابیانی ئەزیز دەتوانن وەڵامی پرسیارەکانی خۆتان وەدەست بخەن. بابەجان تۆی قوتابی ئەزیز، تۆی قوتابی خۆشەویست، تۆ قوتابی ماندوونە ناز دەتوانی هەموو ڕۆژێ تۆ پرسیار بکەیت لە بابەتەکانی فیزیک پۆلی 12 نازانم لێرە کە پرسیارێک دروست دەبێت باشە تۆ ئەو مکەراسانت بۆ دەکرێت مامۆستایە ئەو مکەراسانە بۆ بکات تەنها لەبەرچی چاوەڕێی ئەوە نیم ئەتۆ دەستخۆشیەکەم لێ بکەیت ئەمە پاداشتەکەی خۆم لەخوای گەورە دەبێت تاوەکو بتوانم ئەو ئامانجە و ئەو ئەرکێک کە لەسەر شانە بیگەێنم بە قوتابیانی خۆشەویست لە هەمووش گرنگترەوەی بێبەرامبەرە ناچین پێیجی تایبەت و یعنی بۆ نمونە وێبسایتی تایبەت و ئەو شتانە بکەین نە عربی نازانم هەندێک ناوی جۆراوجۆر پەیدا بوون بەڕاستی ئەمن هەندێک جار حەز دەکەم یعنی ئەوە بارگریانێکی سۆز و قورسە لەسەر قوتابیانی خۆشەویست بابەکەم تۆی ئەزیز و خۆشەویست ئەگەر دەرفەتی هەر شتێکت نەبووە لە پۆلی 12 دەورە بێ پرسیارکردن بێ یان ببوومە بێ ئەمەل بووی هێشتا هیچ نەبووە بڕیاردە دەست پێ بکە لەگەڵ ما دەست پێ بکە ئینشاءالله خوای گەورە پشت و پەنابێ هەموو ڤیدیۆیەکان دانە بەدانە بۆ توی ئەزیز و خۆشەویست دادەنێم و لە هەمان کاتیشدا وەڵامی دانە بەدانە پرسیارەکانت دەدەمەوە تەنها لەبەر ڕازەمەندی خوای گەورە چونکە ئەو دنیای کاتیە دەبێت ئێمە بۆ دنیاکەی گەشتێکمان پێ بێ تاکو بتوانین جوابی خوای گەورە بدەینەوە کە ئێمە چیمان کردو لە دنیا و چۆن هاوکاری چینی هەژار و فەقیر و چینی دۆڵەمانیش بین چونکە ئەرکێک لەسەر شانمە دەبێت جێبەجێ بکەین. قوتابیانی ئەزیز و خۆشەویستم هەتا وانی داهاتوو بەخوا دەست پێرەوە ئێوە خۆشەویستی من خواتان لەگەڵ